بۆ ماوەی 3 ساڵە لەوە گەڵ کرانەوەی ئێرە لێرە کارەکەم و سەرپەرشتی بەشی فرۆشتن و بەشی گوڵەکانی ناوماڵ ئەەکەم لە پێشەوە کارمەندەکانی ئێرە بە 2 شەفت ئیشەکەن شەفتی یەکەمیان لە ساعت 8 بانیەوە دەست پێکات تا 5 ئێوارە دوای ئەوە شەفتی دووەم دەست پێکات لە 5 ئێوارە بۆ 12 شەو بە بەردەوامی کارەکەن لێرە کارمەندمان تقریبی 100 کارمەندێکمان هەیە ئیشەکەن کرێکارەکانمان هەر بە شەو کارمەندی تایبەت بە خۆی هەیە ئێمە لە کۆمپانیای گەڕانەوە بۆ سروش کۆمەڵێک بەشمان هەیە بەشەکان جیاوازن بەشی پێشەوەمان دەست پێکا بەشی فرۆشتن و گوڵی ژوورەوە و گوڵی دەرەوەیتایە اینە بەشەکانی دواوە بەشەکانی دوا قای تۆمان هەیە قای ئینتاجی خۆمان هەیە قەڵەمکردن ئێرە قای دەیکانەیە لێرە ئەو شتانە دانین کە ئەمانەوێت بڵین ساڵانە خۆمان بەرهەمی لێ بهێنینەوەانە هەموو ئێرە ئینتاجی خۆمانن قەڵەمی خۆمانە هەتا ئەوانەی کە لە قای تۆکەش ئینتاجەکرێت خرێت بڵین تۆکان ئەڕوێنرێت دواییەتە ئێرە دانرێت هەتا ڕەگی تاوەگێت و دوایخرێتە ئینجانەوە ئەچێتە خوارەوە بۆ بەشی فرۆشتن من سەرەتا کە مەشروعەکەم بینی بەڕاستی وەکو خۆت وتە باوەڕی ئەوەمان ناکرد کە بەردەوام بین 3 ساڵ بەردەوام بین و ئیشی زیاتری تیا بکەین ینی لە شوێنی خۆمانە ناوەستین و هەتا ئێستاش ئەوەی کە خاوەنی مەشروعەکات مجازەفەیەکی گەورەی ئەیکات و بەڵام ئەو هەوڵ ئەیات ئێوە شتێکی تازە بێنێت ئێوە شتێک بکات کە خزمەت بکات کردوشیەتی و ئیشەڵا بەردەوامیش ئەبێت بەستە ئێستاش هەر مجازەفەی ئەوەی کە ئەیکات بەس ئێمە هەوڵمان ناوە بەپێی توانە کە وای لێ بکەین کە بە سارێکی هەرزانبی خێنە بازارەوە بۆی هەموو ماڵێک بتوانێت هەموو کەسێک بتوانێت ئەو شتانە بەردەست بکات ڕووبەرەکی ئێرە 552 شوێنەکانمان جیاوازن مەشروعەکان چەند مەشروعێکی لە خۆی گرتووە بە تەنیا گوڵ نییە ئێرە شتی خۆراکیش بتمان بەرهەمەهێنین هەتا لە گۆشت و مریشکیشە ئەوانش بەرهەمەهێنین ئێستا ئەوانە هەمووی بە شێوەی ئۆرگانیک بەرهەمەهێنین هەتا وەکو بڵین پلان هەیە بۆ ئەوەی دروستکردنی شوێنێکی گەشتیاریشی تیا بکرێت ئێمە هیچ شارەزا نەبووین لەم ئیشە نەخۆم نەستافەکەم شارەزایەکی ئۆتۆمان نەبوو هەرواش بیرم کردەوە کە خۆمان بڵین ئەم ئیشە سەر بخەین تامان هەموو ئیشێکە شارەزایی نەبێ لەوە ئەڵەوە زۆر قورسە بەڵام لەخوا بەزیابێ ئێستا لەوانەیە بڵێم چەندەها خەڵکی کەمان فێر کردووە و چەندەها خەڵکی کە پێشتر ئەم ئیشەی کردووە لە ئێمە فێری ئیشەکە بووە ینی خەڵک هەیە چەند ساڵە ئەم ئیشەی کردووە نەیتوانیەوە وەکو ئێمە ئەنتاج بات من ئێستا هەموو گوڵێکی ژوورەوە ئینتاجەکەم پێشتر بۆ نمونە گوڵمان هەیە لە دەروی وڵات کڕیمانە بە 5 یورۆ بە 6 یورۆ ئێستا خۆمانەیەین بە 2000 تێگەی ینی ئەوە زۆر زۆر ئیسفادە هەیە گەڕاوم تۆوەکەی قەڵەمەکەی یام بە کۆنتێنەر شتمان هێناو لە وڵاتانە ئینتاجمان لەبەر کردوێتەوە وەکو ئەو خەڵکە یانی وەکو عالەمە چۆن دروستیەکە ئێمەش دەتوانین دروستیکەین